سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتتاندەی بۆ پێشکەشکردنی وەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرەتا سەردێڕی چەندەوە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی بۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان بەڕێوەچوونی مەراسمی چلەی ماتەمینی بامشاد سلەیمان خانی لە ئیلام چالاکی لاوانی شۆڕشیێڕی کرماشان سنە و ورمێ بۆ پشتیوانی لە توماج ساڵحی برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری هەنگەرژاڵی بانە یان لە بەستانی پێکارێک بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار لە بانە دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی شنۆ و نەخەدا ناڕەزایەتی خەڵکی بەلوچستان لە ئاست هەمینان و یان لە دەستان و برینداربوونی خەڵک کرێکار شوارکاری ئێرە درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی بۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشپەر بنەماڵەی دادخوازانی بۆکان بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە بەپێی ئەو راپۆرتە بنەماڵەی دادخوازانی بۆکان مەزاری گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریان گوڵباران کردووە و وێرای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان باڵێنیان داوا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن بەڕێوەچوونی مەراسمی چلەی ماتەمینی بامشاد سلەیمان خانی لە ئیلام ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشپەر خەڵکی ئازادی خوازی شاری ئیلام بەشداری بەرینیان لە مەراسمی چلەی ماتەمینی بامشاد سلەیمان خانی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کرد باوکی بامشاد سلەیمان خانی لە مەراسمی چلەی ڕۆڵەکەی ڕایگەاند کە بامشاد مرۆڤێکی هونەرمەند و ئازاد بوو بۆیە حەز ناکەم لە مەراسمەکەیدا شیوەن بگێڕن و خەڵک ئەبێ شایی بکەن چونکە بامشاد سەمفونیەک لە ئازایەتی و ڕەسەنایەتی بوو شانی باسە کە بامشاد سلەیمان خانی کۆتاییەکانی مانگی جۆزەردانی ئەم ساڵ بە شێوەیەکی گوماناوی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە کوژرا چالاکی لاوانی شۆڕشگێڕی کرماشان سنە و ورمێ بۆ پشتیوانی لە توماج ساڵحی ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشپەر لاوانی شۆڕشگێر لە شارەکانی کرماشان سنە و ورمێ بۆ پشتیوانی لە توماج ساڵحی چالاکیان ئەنجامدا بەپێی ئەو راپۆرتە گروپی کچانی پڕشەنگی خۆر لە شاری ورمێ و لاوانی ئازادی خوازی سنا بە بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم پشتیوانی خۆیان لە توماج ساڵحی ڕاگەاندووە هەروەها لە شاری کرماشان کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دیواری شارەکەیان بە دروشمی دژ بە حکوومەت نەخشاند و لە شاری بێهبەهان لاوانی شۆڕشگێر بۆ پشتیوانی لە توماج نەخشی گرافیتیان کێشا و دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر مەرگ بۆ خامنەیی نا بۆ حیجابی زۆرم لێو نا بۆ ئێعدامیان لەسەر دیوارەکانی شاردانووسی برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری هەنگەژاڵی بانە بەپێی هەواڵی گەشتوو بە کۆڵبەر نیوز ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 15 پوشپەر کۆڵبەرێکی خەڵکی شاری بانە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵ بە سەختی بریندار کرا بەپێی ئەو راپۆرتە کۆڵبەرێکی خەڵکی گوندی باەنجانی سەر بە شاری بانە بە ناوی محەممەد مەزروعی تەمان 25 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراوە گیان لە دەستانی کرێکارێک بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار لە بانە بەیانی ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشپەر کرێکارێکی خەڵکی شارۆچکەی ئارمەردەی بانە بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانی لەدەستاوە بەپێی زانیاریەکان کرێکارێکی دانیشتووی شارۆچکەی ئارمەردەی بانە بە ناوی مهدی نەسیری لە کاتی کارکردن لەگەڵ ماشینی بلوکزەنی تووشی بەرەگرتووی بووە و گیانی لەدەستاوە شانی باسە کە ناوبرا و خێزاندار و باوکی دوو منداڵ بووە
دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی شنۆ و نەغەدا. ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشپەر دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی شنۆ و نەغەدا بە ناوەکانی شەفیع بابەکری تەمەن 38 ساڵ و ماردین چێودار تەمەن 18 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە پێی راپۆرتەکان شەفیع بابەکری هاوڵاتی خەڵکی گوندی کانی ڕەشی سەر بە شاری شنۆ پاش بانکێشت بۆ ئیدارەی تلعات دەست بەسەر کراوە. دوو ڕۆژ لەوە پێش برایەکی ئەو هاوڵاتیە بە ناوی شوانە بابەکری لەلایەن تلعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرابوو. لەلایەکی دیکەوە ماردین چێودار لاوی تەمەن 18 ساڵی خەڵکی ناوچەی سندوسی نەغەدا بە شێوەی نایاسایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر حەسەن ئەمینی لە شاری سنە. حەسەن ئەمینی برای محەممەد ئەمینی گیانبەختکردووی ڕێگەی ئازادی لەلایەن دادگای ئینقلابی بۆکانەوە بە 6 مانگ و 15 ڕۆژ زیندان و 40 زەربە قامچی مەحکوم کراوە. بە پێی راپۆرتەکان حەسەن ئەمینی ڕۆژی چوارشەممە 4 پوشپەر لەلایەن لەقی 101 دادگای کەیفەری دوی بۆکان بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئاسایشی گشتی بە 6 مانگ و 15 ڕۆژ زیندان و 40 زەربە شەلاق مەحکوم کراوە. ناوبراو ڕۆژی 19 جۆزەردانی ئەم ساڵ و لە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری دانیال پایبەندی لە شاری سەقز لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 23 جۆزەردان بە دانانی وەسیقا لە زیندان ئازاد کرابوو. ناڕزایەتی خەڵکی بەلوچستان لە ئاست کەمینان. بە پێی راپۆرتەکان ماوەیە کە ئاردوونان لە شارەکانی ئوستانی سیستان و بەلوچستان دەست ناکەوێت و خەڵکی هەژار ئەبێت چەند کاتژمێر لە ڕیزدا بوەستن. بە وتەی هاوڵاتیان نان لە شارەکانی سیب و سۆران و سەراوان دەست ناکەوێت و خەڵک بۆ وەرگرتنی چەند پارونان لەگەڵ یەکدا بە شەڕ دێن بە جۆرێک کە لە شاری سەراوان هاوڵاتیەک لە ڕیزی ناندا بە زەربەی چەخۆی هاوڵاتیەکی دیکە کوژراوە. خۆڵبارین و گەرمای پەنجا پلەی و قەتعی ئاو ژیانی بۆ خەڵکی ئوستان تاڵ کردووە و ئێستا نانیش دەست ناکەوێت و هەرچەند هاوڵاتیان ناڕزایەتی دەرەبڕن هیچ ناوەندێکی دەوڵەتی سەرنج بە کێشە و گرفتەکانیان نەدات. گیان لە دەستان و برینداربوونی 7 کرێکار لە 4 شاری ئێران. بە پێی راپۆرتەکان 7 کرێکار لە شارەکانی قەزوین، کەرەج، ورمێ و بەندەر عەباس لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی مەنی تووشی ڕووداو بوون و 2 کرێکار گیانە نەدەستا و 5 کرێکار بریندار بوون. ڕۆژی دووشەممە 12 مانگی پوشپەر بەهۆی وەرگرانی قەتارێکی باربەری کۆمەڵی فولادی بەندەر عەباس 3 کرێکار تووشی ڕووداوی کاربوون و کرێکاری گیانی لەدەستا و 2 کرێکاری دیکەش بریندار بوون. لە شاری ورمێ کرێکارێکی بیناسازی بە ناوی موبین ئسم عەلی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی کەندنی بیر لە شارۆچکەی ئەقدەسیەی کەرەج بەهۆی ڕوخانی دیواری بیرەکە بەسەریدا بە سەختی بریندار بووە. هەروەها 2 کرێکار لە شارۆچکەی سەنعەتی قەزوین بەهۆی ئاگرکەوتنەوە سوتاون و ڕاگوێزی نەخۆشخانەکراوە. گیان لە دەستانی 2 سوختبەر لە ڕووداوی هاتوچۆ لە شارستانی سەرباز. نیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە 4 پوشپەر ئۆتۆمۆبیلی 2 سوختبەری بەلوچ بەهۆی پێکدادان لەگەڵ مینوبوسێک لە مێحوەری ڕاسەک و نزیکی گوندی جەنگەڵ لە نێو ئاگردا سوتاون و گیانیان لەدەستا. بە پێی زانیاریەکان پاش ئەو ڕووداوە هێزەکانی ئاگرکوژینەوە دێر هاتوون، بەڵام ئاو ئیمکاناتی پێویستیان پێنەبووە و ئەو سوختبەرە بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی ڕژیم لە نێو ئاگردا سوتاون و گیانیان لەدەستاوە. جێگەی ئاماژەیە کە ناسنامەی ئەو 2 سوختبەرە هێشتا ڕوون نەکراوەتەوە.
دوا هەواڵ کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە دانمارک و فرانکفۆرت. ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشپەر ئێرانیانی ئازادی خواز دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خواز لە کۆپێنهاگنی دانمارک و فرانکفۆرتی ئاڵمان بە مەبەستی پشتیوانی لە توماچ ساڵحی دروشمی مەرگ بۆ خامنەئی و نا بۆ ئێعدامیان بەرز کردەوە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی جنایەتەکانی کۆماری ئیسلامی، خوازیاری سزادانی بەرپرسانی ئەمنیەتی و نظامی ڕژیم، دانانی سوپای پاسداران لە لیستی تێرۆریسمی نێودەوڵەتی و ئازادی تەواوی زیندانیانی سیاسی. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵ پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی پێشەی بەناو